یەکێتی نیشتیمانی کوردستان تاوەکو ڕاگەیاندنی بزوتنەوەی گۆڕان لە بەرامبەر پارتی دیموکراتی کوردستاندا هێزی یاوسەنگی بوو لە هەرێمی کوردستان تەنانەت زۆرینەی بڕیارە چارەنووسسازەکانی هەرێمی کوردستان بەبێ ڕەزامەندی یەکێتی دەرنەدەچوو. بەڵام ئەو هەواڵانەی لەم ڕۆژانەدا لەبارەی ئەو حیزبەوە دەبیسترێن دەستە کارکێشانە و دوورکەوتنەوەی ژمارەیەک لە ئەندامانی یەکێتیە و پەیوەندیکردنیانە بە پارتی دیموکراتی کوردستانەوە لە بەرامبەر ئیمتیازات و پلەپۆستدا. تەنانەت یەکێک لە پەرلەمانتارانی پێشووی یەکێتی کە زۆرینەی دەنگەکانی پارێزگای سلێمانی بەدەستهێنا بوو لە ئێستادا وەک پێشکەشکارێکی تەلەڤیزیۆن لە میدیایەکی نزیک لە پارتی کار دەکات و وەک لە تۆڕە کۆمەڵایەتیەکاندا باسی لێوە دەکرێت سەنگەری گواستۆتەوە. بەڕای چاودێران چەند هۆکارێکن وای کردووە دەستە کارکێشانەوە و دوورکەوتنەوەی ئەندامانی یەکێتی بە ئاسایی و ئاسانی ڕوو بدات. یەکێک لە هۆکارەکان ئەوەیە کە سەرکردەیەکی کاریزمی لە ناوێکێتیدا نییە کە هەموو ئەندامانی ئەو حیزبە لە خۆی کۆ بکاتەوە. بۆیە بەشێکیان پیان وایە کە گەورەیەک و سەرپەرشتیارێکیان نییە تاوەکو لە ژێر فەرمانیدا بمێننەوە و حیزبایەتی بکەن و حیزبەکە بەسەر چەند کوتلە و سەرکردەیەکدا دابەش بووە. ئەمە شوای کردووە کادرانی یەکێتی لە لێپرسینەوەی حیزبی سڵ نەکەنەوە. بەشێکی دیکە لە کادرانی یەکێتی لەو بڕوایەدان بەرپرسەکانیان وەک پێویست ئاور لە ئەندامەکانیان نادەنەوە و خوێنی گەنج لە ناو حیزبەدا نایەتە پێشەوە، ناتوانن پلەپۆستی نوێ وەرگرن. بە بۆچوونی ئەوان بەرپرسە باڵەکانی یەکێتی وەک پێویست ئاگاداری ئەندامەن و قاعیدەی جەماوەری حیزبەکەیان نین، بۆیە دەست لە کار دەکێشنەوە. هەر لە سەرەتای دامەزراندنی یەکێتیەوە یەکێک لە گرفتەکانی یەکێتی ناکۆکی باڵەکانی ناو یەکێتی بووە. هەرچەند بەشێک لە یەکێتیەکان دەڵێن ئەوان یەک دەنووکیان هەیە، بەڵام هێشتا بەشێک لە ئەندامانی یەکێتی گەیشتوونەتە ئەو بڕوایەی هەرگیز ئەندام و بەرپرسانی باڵێک ئامادە نین خزمەتی ئەندامەکانی دیکە بکەن، تەنانەت هەندێک جار سزاشیان دەدەن. یەکێکی دیکە لە هۆکارەکانی جیابوونەوەی ئەندامانی یەکێتی و چوونیان بۆ ناو پارتی دەگەڕێتەوە بۆ ئەوەی جیاوازیەک لە نێوان یەکێتی و پارتیدا نابینن. لە پێشوودا یەکێتی و پارتی تێڕوانینی سیاسی و ئابووری جیاوازیان هەبوو، بەڵام بەشێک لە ئەندامانی یەکێتی لەو باوەڕەدان لە ئێستادا یەکێتی هاوشێوەی پارتی خەریکە دەبێتە حیزبی بنەماڵە و بەرپرسانی بازرگانی دەکەن و جیاوازیەکی ئەوتۆیان نییە لە هەستی گەندەڵیدا لە ناو بەرپرسەکانیاندا. بەڕای بەشێک لە یەکێتیەکان زۆر جار یەکێتی سیاسەتی پارتی تەواو دەکات لە پرسە ناوخۆیەکان و یەکێتی بۆ خۆی پرۆژەیەکی جیاوازی پێ نییە. بەشێک لە یەکێتیەکان لەو بڕوایەدان ئەگەر تەنها پارە و پۆست لە ناو یەکێتیدا مابێتەوە ئەوە بەچوونە ناو پارتی چانسیان باشتر دەبێت، بۆیە ڕوو لەو حیزبە دەکەن. بەڕای بەشێک لە چاودێران ئەگەر یەکێتی سەرکردەیەکی کاریزمای نەبێت کە هەموو باڵەکان لەسەری کۆک بن، ڕووئەیەکی جیاواز و پرۆژە و بەرنامەیەکی جیاوازی لە پارتی نەبێت، ئەوە تاوەکو دێت ژمارەی ئەندامانەی دەچنە ناو پارتیەوە زیاتر دەبن، بەو پێی لە ناو پارتیدا ئیمتیازی زیاتر دەستەبەرە. بەشێکی دیکەش ڕایان وایە کە کێشەکە لە یەکێتیدا نییە، بەڵکو لە خودی ئەو ئەندامانەدایە کە بۆ ئیمتیازات و پلەپۆست حیزبەکەیان جێدەهێڵن و دەبن بە پارتی، چونکە ئەم کارە تەنها ئەندامانی یەکێتی نەگرتوتەوە، ئەوە تا ژمارەیەک لە ئەندامانی بزوتنەوەی گۆڕانیش کە پلەی بەرزیشیان لە ناو بزوتنەوەکەدا هەیە دەبن بە پارتی و لە ماوەی ڕابردوودا ژمارەیەک کادری گۆڕانیش بوون بە پارتی.